بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاوتان لەبێت ئەو کاتە و گشت کاتێکتان خۆش و بەختەوەر بیسەرانی بەڕێزی ڕادیۆی زاری کرمانجی خۆشەویستان و هەواڵانی بەرنامەی تەندروستی ئەمڕۆکەش لە ڕێگەی ئەو بەرنمەیەوە بە خزمەتەوەی خۆشەویست و ئازیز گەیشتنەوە هیوادارین بتوانین باشترین بەرنامە هەروەها بە سووترین بەرنامەتان پێشکەش بکەین. ئازیزان و خۆشەویستان وەکو ڕێڕەوی بەرنمەکەمان کە هەر هەفتە و هەر جارێ و بەرنمەکەمان بە بەشداری پزیشکێک با بڵێن بەڕێوە ئاچی ئەمڕۆکەش لە خزمەت دکتۆر محەممەد حەسن شێروانی بەڕێوبەری بەڕێوبەرایەتی تاقیگەی گشتی سۆرانین هیوادارین ئەمڕۆکەش بتوانین بە بەشداری بەڕێزیان زانیاری زۆر بە سوودتان پێشکەش بکەین. سڵاوت لێبێت دکتۆر و بەخێربێ بە بەرنمەکەمان پێم خۆشە لە سەرتاوە ئەگەر سلااوێکت هەیە بۆ بیسەران. بەناوی خدای گەورە میهرەبان سەڵاوی خدا لە بینەر و بینەسەرانی زاری کرمانجی بێت. زۆر سوپاسان دەکەم بۆ ئەو بەرنامە خەنجیلان و هیوادارم زیاتر سوود بە وڵاتیانی ئیدارەی سەربەخۆی سۆران هەبێت. بەڵێ زۆر سوپاس دەکەین، زۆر سوپاسی بەشداربوون دەکەین. دکتۆر بەو پێیەکە بەڕێزت بەڕێوبەرایەتی تاقیگەی گشتی سۆرانیت دەمهوێ بۆ یەکەم پرسیار بۆ بەرچاوڕوونی هاوڵاتیان پێناسەیەکی پشکنینی تاقیگەیمان بۆ بکەیت. بەڵێ بینەخان بەنسبەت پشکنینەکان پشکین بریتە لە دیاریکردنی پێشوەختەی نەخۆش یان دیاریکردنی نەخۆش دیاریکردنی ئەو نەخۆشانە کە بزان نەخۆشەکە چی نەخۆشی هەیە بۆ ئەوی بزانین نەخۆشەکە مەسەڵەن هەر جۆرێکی نەخۆشی هەبێ پشکنی بۆ ئەنجام بدە و دیاری بکەین و ڕێزەڵتێکی ورد و دەقیقی بدەینە. بەڵێ دکتۆر چەند زۆر پشکنینمان هەیە چەند زۆر نمونە بە تایبەتیش لە بەڕێوبەرایەتی پرسیارێکی جوانە بەنسبەت جۆرەکانی پشکنین بەڵێ شتێکی زۆر باشمان هەیە پاراسایتمان هەیە تیومەر مارکەرەکانمان هەیە بۆ دیاریکردنی شێرپەنجە و هۆرمۆناتشمان هەیە تانی هەموو هۆرمۆنتەکانی مرۆڤ ئەوەی کە زۆریە مرۆڤ پێویستی بدەن پشکینەکە ئەنجام بدەین و ڤایرۆساتمان هەیە و هەروها کیمیاشمان و هیماتۆلۆژیشمان هەیە کە ئەوانش پشکنینی ئاوی شەکرێت کە پشکنین ئاسایشی خۆراک کە زۆر گرینگە ئەوانش ئەنجام بدرێت بۆ ئیدارەی سەربەخۆی سۆران و پێویستیشە هەندێک بەشی نوێ زیاتر بکرێتەوە ئەو بەشانش کە وەکو خۆراکە کوالتی کۆنتترۆلە هۆبەی شاندکراوەکانە ئیقامە کە ئەوەش ئیشی سەرەکی تاقیگەیە. بەڵێ کەواتە من لە پرسیارەکەم دەمهوێ بەشەکانی بەڕێوبەرایەتی لێ جیا بکەینەوە هەر وەک باست لێوە کرد بەشی هۆرمۆنات جوایزە بەشی تەندروستی ئاو بەڵێ خۆی هۆبەکان ینی چەند هۆبەیەکی گرنگی هەیە ئەوان ئەو هۆبەی بەسەر پشکنینی ئاو هەیە هەموو پشکنینەکان ئاو مانگانە وەرەگیری تیممانە ئەو تیمانە دەرەچن ڕۆژە مەسەن سەرچاوی ئاوەکان و ماڵەکانیش ئەگەڕن ئەو پشکینادین ئەو پشکینە ئەنجامە دێت و ڕزالتەکەش ئەدێ بە نووساوی ڕسمی ئەدرێتە مەسەن قایمەقام و ئیدارە سەربەخۆی سۆران و بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سۆران و هۆبەکانی دیکەش مەسەن پاراسایتە ڤایرۆساتە چکە ڤایرۆسات زۆر مهمە کو نەخۆشیە گوازراوەکانی پێ تەشخیصەکرێت زۆربەی تێستەکانی نەخۆشیە گوازراوەکان هەیە هۆبەی کیمیایە مەسەن هۆبەی کیمیاکە تێستە کیمیاکانی هەموو لێ ئەکرێت هیماتۆلۆژیە پێکاتەکانی خین کە ئەو ئەکرێت پاراسایتیش ئەوانە هەمووی لە بەڕێوەبەراتی تاقیگەی تەندروستی گشتی سۆران هەیە. بەڵێ بەڕێوەبەرایەتی تاقیگەی گشتی سۆران کەی دامەزرا و با بڵێن گرنگی بەڕێوەبەرایەتی تاقیگەی گشتی سۆران چییە؟ هەر لەو کاتێک کە ئیدارە سەربەخۆی سۆران دامەزرا کرا ئیدارەی سەربەخۆی سۆران یەکێک لە دەستکەوتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بەسەرۆکاتی جەنابی براگەورە کاک مەسعود بارزانی کردنەوەی بەڕێوەبەراتی تاقیگەی تەندروستی گشتی سۆران بوو کە شتێکی زروری و گرنگ بوو بۆ سۆران بەڕاستی چکە ئەوەی هەم هاوڵاتیانی ئیدارەی سەربەخۆی سۆران و بە هەر شەش قزاوەکان مستەفید بن سوودمەند بن لە پشکنینەکان ئەو پشکنانێکی هەیە و گرنگیەکەشیان زۆر پێویستە ینی بۆ ئەوەی خەڵک زیاتر پشکنین و ئەنجامەکانی خۆ بە شێوەی ورتر و دقیقتر وەربگرن. بەڵێ ڕۆژانە با بڵێن لە چ ڕێگەیەکەوە سەردانی ئێوە ئاکرێت؟ ئەو هاوڵاتیانە ئەو نەخۆشانیانە سەردانکردنەکە سەردانی بەڕێوەبەراتی تاقیگەی تەندروستی گشتی سۆرانەکان خۆی
پێویستە پزیشکی تایبەتی خۆیان ببینێت لە ڕێگای بنکە تەندروستیەکان ئەویان لە ڕێگای نەخۆشخانەی ئاشتی بێت یان ویلادە بێت دو ئەوەی پزیشکەکان کە ببینی ئەو نەخۆشە چی پێویستە پشکنینی بۆ ئەوەی ئەنجام بدێت. هیوادارن خەڵک زیاتر یعنی لە ڕێگای پزیشکە تایبەتەکانەوەی بچووکە بۆ ئەوەی ئێمە حەقی نەخۆش بە نەخۆش بدەن نەکی حەقی پشکنی نەخۆشێک بە نەخۆشێک چکە خەڵکێکیش و ڕۆشنبیری تەندروستیما بەو وها بەڵاو نەبوویتەوە کە برێن خەڵک بە تایبەتی بچیت کە پزیشکی ببین و ئیحاڵەی خۆی ببینیت و بە شێوەیەکی تەندروست بێت و پشکینەکانی بۆ ئەنجام بدەین و بە ڕیزەڵتێکی زۆر باش پیان دەینا. بەڵێ کەواتە ڕۆژانە لە بنکە تەندروستیەکان لە نەخۆشخانەکانی سۆران و سی دەکان و ڕوان دەزوو نمونە مێرگە سۆر و وایە هەڵانە بم مێرگە سۆر و چۆمانیش ئەگەر سەردانی با بڵێن بنکەکانی تەندروستیان نەخۆشخانەکانیان کرد و دوایی پشکنینیان با بڵێن بۆ نووسرا ئەو کاتەی سەردانی ئێواکەن بۆ وەرگرتنی پشکنینەکە. سەردانی کەرەکانتان تا چ ڕادەیەکە ئایا با بڵێن ڕۆژانە هاوڵاتی زۆر سەردانتانەکەن؟ بەنسبەت سەردانکردنی هاوڵەکە هاوڵاتی دێت مەسەن یەکسەر وەرەقە ئیحالەی پێەیە دکتۆر هەموو تێستەکانی بۆ نووسە دێت لە لای ئێمەش کۆمەڵێک ڕێنمایە پێشاندان ئەچیت لەوێن دەرمەسەن لە جێگای خۆکە بلیت جێ ئەوە ناوەکەی سژل دەکرێت دوای غرفەی سەحب هەیە خوێنی لێوەرگیت و دوای نەتیجە ئەتانیت لە هەمان ڕۆژ نەتیجەی خۆی وەربگریتەوە پشکنینەکان. بڵێ ڕێژەی سەردانی کەرەکانتان چات چەندە تازە حەدا؟ ڕێژەی سەردانکەرەکانمان ژمارەیەکی باش ئێستا سەردانی بەڕێوەرە تاقیگەیت گشتی دەکات ئەو سامپڵانەی کە وەردەگەن نزیکی 70 بۆ 80 سامپڵ دێت تەنها بە یەک شێفتیش داوام دەکرێت. بەس ئینشاءڵڵا لە مشتەیەکی خۆش بۆ ئیدارەی سەربەخۆچوون لەو کاتە لەگەڵ جەنابی بەڕێوەبەری گشتی تەندروستی سۆران دکتۆر کامەران کە پێی گوتین بە هەموو شتێکەوە پاڵپشتیتان دەکەن سوپاسی دەکەن ئەلێرەوە ئینشاءڵڵا لە هەفتەی داهاتوو ئەگە خوا تەمەن بدا تاقیگەی ملی ئێوارەکانیش دەکەینەوە بۆ ئەوەی زیاتر خەڵکی ئیدارەی سەربەخۆی سۆران لە ڕووی پشکنینەکان و مستەفید بێت. بەڵێ ئەگەر تاقیگەی ئێواران بکرێتەوە چ با بڵێن ئاسانکاریەک بۆ هاوڵاتیان نەکرێت ئایا بە هەمان نرخی با بڵێن بەیانیانە یان نرخەکە بەرزە بێتەوە؟ بەنسبەت تاقیگەی ئێواران بە هەمان نرخ نیە جیاوازە نرخەکەی بەڵام دەکاتە نیوەی نرخی بازار. بڵێ چکە ئێشگرەکانی با بڵێن ئێواران نرخەکە کەمێک بەرزە بێتەوە بەڵام ناگاتە ئەوەی ناگاتە نیوە بازار. بڵێ دەست خۆش بێت. وشیاری هاوڵاتیان لە ئاست با بڵێن هاتنیان بۆ بەڕێوەبەرایەتی یان خودت با بڵێن داواکاریەکانیان تا چ ڕادەیەکە؟ وڵا هاوڵاتیان کە سەردانی ئێمە کە زیاتر ڕادەی هۆشیاری ڕۆشنبیریان کەمە چکە پێویستە لە ڕێگای ئێوە یان لە ڕێگای هەر دەستگایەکی ئەعلامی ڕاگەاندن خەڵک وشیار بگرێتەوە لە چ کاتێک سەردانی بنکەی تەندروستی بکات یان لە چ کاتێک سەردانی نەخۆشخانەکان بکات یان لە چ کاتێک پێویستە سەردانی بەڕێوەبەراتی تاقیگەی تەندروستی گشتی سۆران بکات بۆ ئەوەی پشکنینەکان ئەنجام ئەوەش لە ئەنجامی کەمی ڕادەی هۆشیاری تەندروستی هاوڵاتیانە بەڵام کە ئەو ڕوودە هۆشیاران پێ بدێت بۆ ئەوەی زیاتر خەڵک سوود لە پشکنینەکان وەگوی کێ پێویستە پشکنین ئەنجام بدەن. بەڵێ ئەمایان گرنگە. بەڵێ کەواتە وشیاری هاوڵاتیان لە ئاست با بڵێن مامەلەکردن یاخود هاتنیان با بڵێن نزمە وشیار بکرێنەوە لە چ ئاستێکە لە چ ڕوەکەوە؟ بۆ نمونە هاوڵاتیەک دێت لە دەرەوە پیان گوتێ بڕۆ فەحس ئامێکمان بکە بەڕاستی هیچ شتێکی زانستی نییە برێ فەحس ئام بکرێت بەڵام ئەتانی پزیشکی خۆی ببینیت چی پێویستە بۆ بکە مەسەڵەن کەسێک تەمەنی گەیشت و 40 ساڵ بەرەوسەرێ زەروریە ساڵی یەک جار پشکنینەکان ئەنجام بدرێت لە ڕێگای پزیشکی تایبەتی خۆیەوە ئەوانش وەکو جەرێک لیڤەر پەنکریاس کلیە ئەوانە یعنی زەروریە بکرێت پێکهاتەکانی خوێن هەمویان دیاری بکرێت بۆ ئەوەی پێشوەختە یان سوکەری هەر HB1S سوکەری 3 مانگە ساڵی جارێک بکرێت بۆ ئەوەی بزانی پێشوەختە ئەو
نەخۆشیە تشخیص بکرێت. بەڵێ کەواتە بە هیوای ئەوەین کە هاوڵاتیان لە کاتی سەردانیان بۆ بەڕێبەرایەتی تاقیەکەی گشتی سۆران با بڵێن مامەلە لەگەڵ ئەو با بڵێن پشکنینانە بکەن کە لەلایەن پزیشکەوە بۆیان با بڵێن ئامادە کراوە و هەروەها بۆیان تەرخان کراوە داوای زیاتر نەکەن لەبەرەوەی ئەمە هەم ئەبێتە بارگرانێک بۆ ئێوە هەم با بڵێن سوودێکی ئەوها ناگەینیت بە نەخۆش. وڵا ینی بەنسبەت ئەوەی زۆر گرنگ ینی خەڵک بە تایبەتی نەخۆش حەقا پزیشک ببینێ بۆ ئەوەی لەوانەیە کەسێک کە پزیشک نەبێت مەسەن کارمەندێکی تەندروستیە یان هەر بەڕێزێکی دیکە یان لە هەر سێدلێک هەر ناونشانێکی هەیە حەقە پزیشکی تایبەتی پزیشک ببینی چی پێویستە چکە لەوانەیە من یان کەسێک یان هەر کەسێکی دیکە کە پزیشکی تایبەتی وینە حەقی نەخۆشێک بدا بە نەخۆشێکی تر. بەڵێ لەگەڵ ڕێزمان بۆ نۆرنگەکان با بڵێن ئەو با بڵێن ئەو کەسانەی کە لە نمونە لە نۆرنگەکان ئیشەکەن دیارە پسپۆری ئەوەیان نییە کە پشکنین بنوویسن بۆ نەخۆش وایە لە ڕێگەی پزیشکەوە پشکنەکان ئامادە ئەکرێن و بەپێی ئەوەی کە نەخۆش با بڵێن پێویستی بەچ پشکنێنەکە بێت. بەڵێ خۆی ئەوانەی کە لە نۆرێنگەکان لەوانەیە کارمەندێکی تەندروستی بێت یانیش هەر کارمەندی تەندروستی لێ ئەوانیش مەسەن بە گوێرەی ئەو شەهادەیان پێدراوە چەند شتێکیاتان بدەن بە نەخۆش 18 مادە ئایتمیان هەیە سندیکا زیاتر شارەزە بەس وەکو پشکنی نووسین ئەوە سەلاحەتی پزیشکە بەڕێزەکانە کە پسپۆری تایبەتی خۆن هەیە بزانین ئەم نەخۆشە چی پێویستە چی زروریە لۆ ئەوەی نەخۆشیەکەی لۆ دیاری بکرێت و ئەنجامێکی بدێتە دکتۆریش لەسەر ئەو ئەنجامەی کە لە تاقیگەی دەرەچێت عیلاج بەو نەخۆشەی بدات و کواڵەتی دەرچوونی ڕیزەڵتی ئەنجامەکانی تاقیگە زۆر گرینگە. بەڵێ تا چەند پزیشکان بڕوایان بە پشکنین هەیە؟ وڵا پزیشکە بەڕێزەکان ئێستا بە تایبەتی ئەوانەی پسپۆرن زۆربەی زۆری ئێستا دوای پشکنین کە لە چەند تاقیگەیەکی ئەکرێت چ حکومی بچێ مەسەن ئەهلیەکان من زۆربەی زۆری ئەنیە نەولای ئێمە کۆنفێرمەکرێتەوە ینی احتیمال لەسەر ئامێرەکان و کارمەند و ئیشەکانی ئێمە مەزبوطی احتیمال زۆر لەسەرەکێت و پزیشکە بەڕێزەکان چونکە پێم وایە گرنگترین بەشی با بڵێن چارەسەری پشکنینە پشکنینی تاقیگەی یەکەکە لە گرنگترین بابەتەکانی چارەسەری بۆ نەخۆش. بەڵێ بەنسبەت ئەوەی زۆر پشکینەکان مچکە ئەو پشکینێکی ئەدەیە بە نەخۆش ئەو بێتە لای دکتۆرە بەڕێزەکان دکتۆر بە گوێرەی ئەو پشکنینە عیلاج بۆ نەخۆش دەنووسێت. بەڵێ هەر وەک باس لێوە کرد دکتۆر دەمهوێ لێرە با بڵێن بە چاوڕۆنیەک بۆ هاوڵاتیان بدەین کە لە چ کاتێکە زۆر پێویستەکە مرۆڤ تاقیگەی با بڵێن پشکنین تاقیگەی ئەنجام بدە. لە حاڵەتێک کە ئینسان هەست بە شتێکی بکات کە واز بکە نەخۆش یان بێتاقەتە یان ئەبینی حاڵەتێکی وای لە پێشەکە تەندروست نییە ئەتانی سەردانی بنکە تەندروستەکان بکە بشتە لای پزیشکە بەڕێزەکان یان بشتە لای نەخۆشخانەکان ئەو وەختی کە پزیشک بۆی بنووسیت کە بێت ئەو پشکنانە ئەنجام بدات. بەڵێ لە چ تەمەنێکی دیاری کراو یان خود با بڵێن ڕێنەمایی بەڕێزت وەکو با بڵێن بەڕێوبەری تاقیگەی گشتی سۆران دەمەوێت بزانم ڕێنەمایەکانت دەربارەی پشکنی تاقیگەی بۆ هاوڵاتیان چیە؟ بەنسبەت ڕێنمایەکان بۆ هاوڵاتیانی بەڕێز خۆی ئەو هاوڵاتیانە دێن کە زیاتر زەروریە ئەو پشکینانێک کە پێویستە بۆ ئەوان پزیشک بنووسێت ئەو لە ڕێگای پزیشکەوە بن بۆ ئێمە بۆ ئەوەی ئەمەش بتوانین بە گوێرەی داواکاری ئەوان بتوانین پشکنین ئەنجام بدەن و بیان دەینەوە بڕات بۆ لای پزیشکان چارەسەری خۆیان وەرگرن. دەستخۆش گرفت و کەم و کوڕەکانتان لە بەڕێوەبەرایەتی چین دکتۆر؟ هەڵبەتە بوونەوەی بەڕێوەبەراتی تاقیگەی تەندروستی ماوەیەکی کەم بە لە 2022 وەکو بەڕێوەبەراتی تاقیگەی تەندروستی گشتی سۆران کراوەتەوە کەم و هەڵبەتە بەڕێوەبەراتی چینوە کەم و کوڕیمان هەیە بەڵام لەگەڵ بەڕێوەبەری گشتی تەندروستی سۆران دکتۆر کامەران گوتی هەر شتێک ئەوەی لە دەسەڵاتی ئێمە بێ یارمەتیتان لەدەین هەموو گیرۆگرفتەکانی بۆتان چارەسەرەکەم کەم و کوڕیەکانیشمان بریتین لە نەبوونی کارمەندی پسپۆر بە تایبەتی پسپۆرە تاقیگەیەکانمان لە سۆران زۆر کەمە هەر هیچ کار کەمە هەر لە کلای مەشتە لەوان لە نەخۆشخانەکانی ویلادە و
سۆران و ئاشتی و بلێ و چۆمان بە تایبەتی بە ئێمە هەر نوێنە بەڕاستی کارمەندی پسپۆرمان زۆر کەمە زۆربەی بەشمان هەیە لەبەر کەمی کارمەند نەماتوانێت بیکەینەوە یان بەهۆی کەم و کوڕی ئامێرە پزیشکەکان هەندێک ئامێری پزیشکیمان یعنی زروریە لۆ ئەوەی پشکنین ئەنجام بدەن ئەو پشکینانش وەکو کە ئێستا لۆ ئیدارەی سەر بەخۆشەوە کە زروری بیت پشکنینی خۆراک ئێستا زروریە چکە ئێستا ئەمە بووینە ئیدارەیەکی سەر بەخۆ 6 قەزامان هەیە و جەیەکەش بە قانونی وایە کە دەبی بەلای کەمی 70 کیلۆمەترێک لە سەر سنوورەکان دیار دوور بیت بۆ ئەوەی پشکنینی خۆراک ئەنجام بدێت ئەو خۆراکانی کە مەسەن لە گومرگ و گومرگەکانی حاجۆمەرایان زێتە ئەوانەی دێت هەر بەو ڕێگە دەبی بێت پشکنینیان بۆ بکەیت زروریشە لێرە بەس ئەم بەشەمان بەهۆی کەمی کارمەندی پسپۆر و پزیشکی پسپۆر و ئامێرە پزیشکان نەماتوانێت دەست بەکار بێت. بەڵێ با بگەڕێنەوە سەر بەشی ئاو لێرەیە ئێوە با بڵێن هەنگاوەکانتان بۆ تەندروستی ئاو چییە پشکنینەکانتان چییە لە حالەتی بەدیکردنی با بڵێن شوێنێک کە لە نمونە ئاوەکەی با بڵێن گرفتی هەبوو یان خۆ شیاو نەبوو بە خواردن ئێوە ئیجرعاتان چییە؟ ئێمە بەنسبەت هۆبەی ئاو کە ئاسایشی خۆراکە ئاسایشی ئاواگرێتەوە کە زۆر گرنگە هەموو ئیدارەی سەر بەخۆی سۆران پشکنینەکان ڕۆژانە ئێمە تیمێکمان هەیە دەرەچی ئەو تیمانە ئەچن لە سەرچاوی ئاو سامپڵ لێ وەرەگرێت دوایە کە دێن لە ناو ماڵەکان ڕۆژانە 8 سامپڵ وەرەگرێت ئەو 8 سامپڵە دی دەوێت دەرە پشکنین ئەنجامە دێت کە پشکنین ئەنجام لە پشکنینە کیمیایی و فیزیایی و بەکتریۆلۆژی ئەکرێت ئەو پشکنیانە کە ئەنجام بە ستانداردێکی عێراقیت هەیە کە چۆن نۆرمال ڕێنج دەرچوو ئەوە نۆرمالە ئەگەر هات و نۆرمال نەبوو یان بەکتریا هەر بەکتریاک لەوێ گەشەی کرد ئێمە نووسا بۆ سەروی خۆمان دەکەین بۆ بەڕێز بەڕێبەراتی گشتی بۆ ئیدارەی سەر بەخۆی سۆران بە قایمەقایم کە ئەم ئاواشیاوی خواردنەوە نیە دەبی چارەسەر بکرێت. بەڵێ دەست خۆش بابەتەکانی دیکە لە نمونە پشکنینەکانی هۆرمۆناتی ئافرەتان ئەو چی لە خۆگرێتەوە دکتۆر؟ ئەو پشکنینە بۆ ئەوانە ئەگرێتەوە کە مەسەن ئافرەت ئەچتە لای پزیشکی ئافرەت بزانیت حاڵەتێک هەیە ئەبینیت مووی زیادیان هەیە یان ئەبینیت عادە شەهریان ناڕێکە ئەو پزیشکی دکتۆر کۆمەڵێک هۆرمۆناتی LH و FSH و تۆستۆستۆرۆن و پرۆجسترۆن بۆیان نووسێ ئەگەر یەکی لەوانە ناڕێک بی ئەچتە لای پزیشکی بەڕێزەکانی پسپۆری خوان لە ئافرەتان عیلاج وەرەگرێت و هەمووشان بەردەستن لە ئێستا هەیە. بەڵێ هیچ پشکنینێ تاقیگەی شێرپان زەمان لە سۆران هەیە؟ بەڵێ هەیە هەموو پشکنینەکان ئەوەی کە زروریە تیومەر مارکەرەکان کانسەرەکان ئێستا لای ئێمە بەردەستە. دەتوانین برێت چ حالەتێک هەیە یان ئەوەتە لە چ بابەتێک کە ئێوە پشکنین هاوڵاتیانەکەن بە چ ئامێرێکی پزیشکی یان خۆت با بڵێن چۆن ئەو پشکنیناناکە؟ ئەو پشکنینانە ئەوەی دێت پشکنینە زیاتر پێشوەختی یان ئەبینی نەخۆشەکانی نانەکەلی زۆر جان ئەگەڕێنەوە لای ئێمە زۆرش هاوکار بوونە حتا ئەگەر پزیشک هەر نەخۆشێک توانای مادیشی بەەوە نەوعینە بۆ ئێوە هاوکار بوونە بۆ ئەوەی بتوانین زیاتر هاوکاری بکەن چکە لەوە ئەوەی تووشی کانسەر بن ینی مەسروفاتێکی زیاتریانەچێت هەر ئەو تێستێکە لای ئێمە پێویست بە پزیشکە بەڕێزەکان لە نەخۆشخانی نانەکەلین نووسیبی هەر هەمومان بۆ ئەنجامدا و یعنی هەموو تا پشکنینە تاقیگەیەکان لە سۆران ئەنجامەدرێن ئێستا ئەوانەی کانسەر برست کانسەر هەیە ئەوانەی کە ڕەحمی ئافرەت ئەوانەی مەمک و پەنکریاس و قۆڵۆن و ئەوانە هەموو ئەو پشکنینە ئەنجامەدرێت. دەستخۆش با بڵێن ڕێنەمایەکانی بەڕێزت بۆ ئەوەی کە لە کاتی پشکنین نەخۆش سەردانی ئێوەکات پێویستە چی بکاتنەوە؟ پزیشکە ئەو هاوڵاتیانە کە سەردانی ئێمەکەن کە نەخۆچە سەردان کراوە بێت یان نەخۆش بێت چکە بە تایبەتی بەڕاستی هەندێک کەسان هەیە بەس سەردانە کە ئەوە نییە برێ نەخۆش نییە بەس ئەوەی کە سەردانێکە مەسەن زیاتر لەوانە برێ لە پێیان گوتیە لە دەرێ بڕۆ فەحس ئامەک بکە هیوادارم ئەم لە ڕێنمای ئەو کەسانە بکەن لە ڕێی پزیشکە بەڕێزەکانەوە بێت بۆ ئەوەی زیاتر نەخۆشەکە ئیسیفادە بکات و
مستفید بیت لەو پشکینەی کە پێویستە بۆی بکرێت بەڵێ پزیشک مەسەلا ئەچتە لای بۆ ئەوەی بنووسێ عیلاجەکەی وەرگیت و پشکینەکانی بۆ ئەنجام بدێت و پاش پشکینەکان چارەسەری خۆی بکات. ئەوە تا گرنگترین ئەو بابەتانە کە لای ئێوەیە ئەوەیە بۆ وشاری هاوڵاتیان ئەوەیە کە بنووسراوی پزیشک یان خود بڵێن ئەو پشکینە تاقیگەیانە کە پزیشک دەرخانی کردی بۆوان بۆ سەردانی ئێوە بەڵێ زۆر مێمە چکە ئەوانەی کە سەردانی ئێمەکە حق ئەوەش بزانن ینی بڕاستی حق لە ئەو جێ کە دیاری کرا جێ مەسەن سەحبە و جێ وەرگرتنەوە بێ سەر نەک بێنەوە ناو مختبەر بێن ناو تاقیگە یەکێک داوای ڕزڵ بکەن چکە ئەمە داوا لە هاوڵاتیانە بەڕێز یان ئەو نەخۆشان دەکەن کە سەردانی ئێمە دەکەن کە جێ تایبەتمان هەیە بۆ وەرگرتنەوەی ئەنجامەکەن نەک بێنەوە ژوورەوە هاتنە ژوورەوەی لۆ بۆ تاقیگە دەبێتە هۆی تێکچوونی ڕەوشی بەڕێوەبردن و پیسبوونی تاقیگە ئەوش خۆی بەیانیان و ئێوەران زەروریە ئەوێ تحقیم بکرێت کە تحقیم کرا بۆ ئەوەی باشترین ڕیزەڵتمان هەبێ بیدەنەوە بە نەخۆشە بەڕێزەکان کەواتە هاوڵاتیان با بڵێن دەتوانن کاتژمێری تایبەتیان پێ بدەن یان لۆ نمونە سەعاتێک 2 سەعات لۆ نمونە ئەو پشکنینە با بڵێن درێژە ئاخایانەیە کەواتە ئەتوانێت نەخۆش لە دەرەوە ساوەڕێ بکە و با بڵێن ئێوە هەراسان ناکات لە ژوورەوە ئەمە پێمان گوتەجێ هۆڵی ئەوە پێشوازی هەیە نەخۆش دائانیشێ ئەگەر زستانان فێنێک کەرەوەمان لۆ دابین کردووە زستانە ینی بەهاوینان فێنێک کەرەوەمان بۆ دابین کردو بە زستانەش گەرم کەرەوەمان بۆ دابین کردە جێ تایبەتی خوان هەیە کە ئەمەش ئەرن لە مەسلحەتی وێ چونکە تاقیگە لەوانە چەند ڤایرۆس و بەکتریا و پاراسایت و تێیدا بێت لەوانە ئەوش بێتە ژۆرێ هەر ئەوەکان چەند بەکتریا و ڤایرۆسێک بێنتە ژۆرێ ببێتە هۆی هەڵەدانەوەی ئەنجامی ڕیزەڵتەکان یان هەڵەکردنی کارکردنی یەکێک لەو کارمەندانە بۆ نمونە نەخۆشێک سەردانی ئێوەکە کۆمەڵەیە پشکنێنی هەیە کە سەردانی ئێوەکە ڕێنەمایی ئێوە پێشی ئەوەی کە فحوساتی خوێنیان با بڵێن خوێنەکەی لێ وەربگرن چی پێویستە بکە ئەو نەخۆشەکە سەردانی ئێمە کە پێویستە سەرەتا کە دێتە لەوێندەر لەوانە ڕۆژانە قاڵوباڵغ بکە ئەو قاڵوباڵە بڕێک سەبر و تەحملی هەبێ هەتا ئەوەش چکە خەڵکی ئێمە زۆری بێ سەبر ئارامی کەمە بڕێک سەبر بگری کە بەڕێ ئەو ڕۆتیناتێکی هەیە مەسەڵەن ئەچی ناوی خۆسجلەکە و جێ بلێت بڕلەوێ دوای ئەچی سەحبی خۆی وەرەگریتەوە ئەو ڕێنما بڕێک پاک و خاوینە ڕاگەن ئەو ڕێنەمایە پێشکەشی پیسەران بکەین کە بۆ نمونە هاوڵاتی لۆ نمونە گشتی بەڕێوەبەرایەتی تاقیگەی گشتی بیان ئەو شوێنانێکە بۆ پشکنین دانراون یەکەم پرسیارکە لە نەخۆشەکەن ئەوەیە کە نان خواردی یان شتێکت خواردیە دەبێت ئەو بابەتە شیبکەیەوە ئەوە چی ئەکاتن بۆ نەخۆشیان با بڵێن ئەگەر نانی خواردەبی پشکنینەکە چۆن دەرەچی بەنسبەت ئەوانەی کە پێویستە لەبەرچێ ئەو حاڵتە پێم گوت پزیشکە بەرزەکەن پێویستە مەسەڵەن هەندێک فحوسات هەیە نابی نان بخوات و بە تایبەتی لیپت فڕۆفایلەکەن چەوری ئەو هەموو 5 جۆری چەوریمان هەیە هەر 5 چەورێکان پێویستە 8 سعات بۆ 12 سعات هیچ خواردنێکی نەخواردی بێت بۆ ئەوەی ڕیزەڵتێکی باش بدە چکە ئەوانەی کە نانی خۆن ڕیزەڵتەکەی بەرزتر دەرەچێت کە بەرزترش دەرچۆ لە ئەسڵ داواش نییە لەبەر ئەوەی نانی خواردبی فاست لە بەیانی کە نانی نەخواردبی ئەو جابێ فەحسەکیان هەندێک ئەوە کە بچی دکتۆری خۆی ببینیت ئێستا حاڵەت هەیە بە تایبەتی باسی هۆرمۆناتت کرد پێویستە ئافرەت لە ئەستای عادەی دووەم و سێەم و چارەم بێت بە تایبەتی دووەم و سێم بێت بۆ ئەوەی نەتیجەی ئەوەکان وەرگیرتەوە مثلا لەوانە بزانم حجمی هێلکەدانەکانی چەندە ئەو هۆرمۆنە چەندە لەو حاڵەتانە ئەو پشکنی نەکرێت بڵێ کە ئەوە لە ڕێگەی پزیشکەوە پێشکەشی نەخۆشەکرێت بەڵێ ئاان پشکنینێکمان هەیە پڕۆلاکتۆن پێویستە نەخۆش بەلای کەمی 4 سعات نەنووسیبی ناوی 5 دقەش نووسیبی چونکە ئەگەر نووسیبی بەخۆم تەجروبەم هەیە کاتیە نووسە بەمەی نەگوتیە سامپلی وەرگتیە پڕۆلاکتۆن ڕێژەیەکی بەرز دەرچووکە ئەو هۆرمۆنی شیردەر ئافرەتی شیردەر کە شیرێدا تەمەنداڵە پڕۆلاکتۆن بەرز دەرەچی بەس مهم ئەوەیە کە ئەو کچە فیمێڵ بی یان مێڵ بیت 6 سعات یا 4 سعات نەنووستی بۆ ئەوەی ڕیزەڵتی ئەو تێستە دەرچێت ئەگەنەن 4 سعات نووستی
بەرز دەرەچێت. بڵێ ئێوە پرسیار ئاراستەی نەخۆشەکانەکەن یان خۆت زانیاری ئەوان پێشوەخت لە پزیشک وەردەگرن؟ مینەخان بەنسبەت ئەوەی کە ئێستا نەخۆش دەبێت پزیشکە بەڕێزەکان ئەو پرسیارە لە نەخۆش بکەن. ئەوان پێشی بە نەخۆشەکەی خۆی برێ لە فلان حاڵەت سەردانی تاقیگە بکە بۆ ئەوەی ئەو پشکنێت بۆ ئەنجام بدرێت. ئێوە هیچ ڕێنەمایەتان هەیە، هیچ ڕاگەاندنتان لەوێندەر هەیە کە یان هیچ ڕۆشنبیریتان هەیە بۆ هاوڵاتیان لەوێندەر؟ بەڵێ ئەو نەخۆشانەی کە دێنە منیان ئەوانشم ینی ئەوانێک کە خوێنی شوەرەگرت پێم گوتینە ئەگەر هاتوو ینی ئەو نەخۆشەکە نەیزانی پێی برێ با بڕۆتە لەو حاڵەتی بێتەوە یان ئەبینی تێستێکی کە سیڕەم ئەلکترۆلایتە دەبی ئەوەی کە وەرەگیری ئەمە فێرمان کردیا ڕێنماییمان پێدانە بە کارمەندی خۆ بە نەخۆشەکانیش بکرێت ینی تۆڕنیکای بەکارنێت لەو ئەوەی ئەو کارەبا ئەو سیڕەم ئەلکترۆلای وەرەگیرێت نەتیجەی باشمان پێ بدەت بۆ نەخۆشەکان. بەڵێ دیارە وەکو تیمێک لە بەڕێوەبەرایەتی گشتی تاقیگەی سۆران ئێوە ئیش دەکەن. تا ئێستا ئاستەنگەکانتان چی بووە یان خودت با بڵێن ئەو کارمەندانێکە لای بەڕێزت با بڵێن ئیشەکەن بەشێکیان خۆبەخشن چیتان کردووە بۆ ئەوانەی کە لەنمونە بە خۆبەخشی لە لای ئێوە ئیشەکەن یان خودت با بڵێن چ ئاسانکاریەک بۆ دامەزراندنیوان کرایەدا ئێستاکە؟ بەنسبەت کارمەندە خۆبەخشەکان ئەوانیش تاڕادەیەک هاوکاری ئێمە بوون کاریان لەگەر ئێمەکەن دەست و چاویان خۆش بێت کاری باشیان کردووە. وڵی ئێمە هەر لەگەڵ بەڕێوبەری گشتی دکتۆر کامەران دانیشتی لە قسەمان لەگەر کردیە ئەو گوتی لەو سەد نەفەرانە ینی وەکو ئەوانێکی کە کێ مستحەقە بەو ڕێنمانەیە کە حکوومەت ئەدا بزانە شەهادەیە و چەند ساڵ خۆبەخشە و ئەو شتانە کە بکرێ ئەوانیش دابمەزن مستەفید من وەکو بەڕێوبەری بەڕێوەبەرایەتی تاقیگەی گشتی دەبێت چەندین ئامۆژگاری پێشکەشی بسەرە خۆشەویستەکانمان بکەیت. ئامۆژگاریەکان لە با بڵێن لە ڕێگەی بەڕێزتەوە بۆ بیسەرە خۆشەویستەکان فەرموو. ئامۆژگاریەکان بۆ بیسەر و بینەری زاری کرمانجی هیوادارم ئەو بەڕێزانەی کە سەردانی ئێمەکان چ نەخۆش بن شەوەیەکی دیکەن پابەندی ڕێنمایەکانی تاقیگە بن چکە تاقیگە شوێنێکە بۆ ئەنجامدانی پشکنینەکان نەخۆش کە ئێمە ڕێنمایی دەرەکەن یان لە ئەوەک یەک لافیتە دائانێن تابلۆک دانێن ئەو تاوڵە نووسمن لەبەر تەندروستی خۆت سەر مێژۆرەوە نابی بەو قسانەوە دڵگران بچکە لە مەسلحەتی وێ لەوانە ڤایرۆسێک بە خۆی بینتە ژۆریان لەوێ ژۆری هەبێت ئەو بگریتەوە نەخۆش بێت. هیوادارم ئاینی پابەندی ئەو ڕێنمانە بن کە زۆر نێنە ژۆرەوە بە پسولەی چارەسەری پزیشکە بەڕێزەکان بێن پشکینەکان ئەنجام بدەن ئەوەشیان لە پێناو سەلامەتی و تەندروستی خۆوانە. بەڵێ دەست خۆش دکتۆر محەممەد کە ئەمڕۆکە لەگەڵمان بەشدار بووی ئامۆژگاری زۆر باشمان لە بەڕێزت وەرگرت لە قسەکانی بەڕێزت هەروەها پێناسەیەکی گشتی با بڵێن بەڕێوەبەرایەتی تاقیگەی گشتی سۆران ئەمڕۆکە پێشکەش بە ئەوەی خۆشەویست و ئازیز کرا زۆر سپاس دەکەین کە بەشداری ئەم بەرنامەیە بووی هیوادارین بتوانین لە بەرنامەکانی داهاتوو سوود لە بەڕێزت وەربگرین. من شتێکم نەمایە ئەگەر بەڕێز شتێکت مابێ بۆ بیسەران. زۆر سپاس زۆر سپاسی هاتن دەکەین. بەڵێ بیسەرە خۆشەویستان ئەمڕۆکەش گەیشتینە کۆتایی بەرنامە هیوادارین کە بەرنمەیەکی با بڵێن پرسوودمان پێشکەش بە ئەوەی خۆشەویست و ئازیز کرد بێت تا بێ گەیشتنەوەیەکی تر بەخواتان ئەسپێرین و ماڵەوە.